روزانه 75 طن پتاتان دناوی کارگاه سلیمانی دا دبن چپسن پتاتان. 200 گنج جباجار سلیمانی پتاتان جودکارن کردستانه به 6 تامان دکن چپس و لحجد پارزگین کردستان و عراق بلاف دکن. در روزه که ده زیادتری 500,000 کیسن چپسان افکارگاه برهمتینه. ماسترین کارگاه چپسان لسلیمانیه. دمیدین کردستان رو داوی دا ببینن. در سال 2020 لباجار پیشسازی تانجارو لسلیمانیه لسروبر 7500 متر دوجا اف کارگاه هات آوا کرن. اف کارگاه کاریه در روزه که ده 15 طن پتاتین جودکارن کردستان ور بگیره و گوهزه جبو 6 طامن جداين چپسان و لتوایا کردستان و عراق بلاف بکن. دنباش حسکرین برهمن خمالی امیدین کردستان رو داوه. لباجار سلیمانی یک جماسترین کارگین برمانینا چپسن پتاتان دکاره دتن یک روز دا 75 طن اوان پتاتان بکه چپسود ناو بازار کردستان و عراق دا بفروشه. تمام دمه دا جودکارن حریما کردستانه و تایبتنی یک جوتیار لباجارو که شار زوره دناو اوی کلگاهنه دا بتن نزدیکی 400 طن پتاتان جبو کارگاه ما برمانینه. افجاد گلمه بن دوی برنامه ده امی نشانی بدن که پروسا درزبونا چپسان به چه آوائیه. اف دبا ماسترین پروژه پتاتین پیشسازی باجار سلیمانیه. کوکارینه هیانها زیادتر 127,000 طن پتاتین پیشسازی بکن چپس و بناوه دو براندن کردی وان چپسان بلاف بکن. هجده جورن جدا به 6 تامان جرناو ساندی جیزو ویدال چپسن پتاتین جودکارن کردستانه دناوی کارگاه ده تین برمانی. اما لسالی 2016 وکالتی چپسی اسپانی من هبو هنامان بو عراق بو کردستان و عراق و پخشمان کرد و زور سرکوتو بوین. لدوای او بیروکی او من بو هات کارگاه دروز بکین لکردستان و لسالی 2018 او دستمان کرد به دروز کردنی او کارگاه لسلیمانی لناوچه پیشسازی تانجارو لسر مساحی 7,000 متر او کارگاه من دروز کرد و لسالی 2020 او کارگاه تواو بو بسرکوتوی و دو براند من خسته بازار بناوی ساندی و بناوی جیس و براندی سه میشمان بو نزیکانه دکویت بازار با کوالیتی زور برس و خلق زور پی خوشه چونکه دیزاین و کوالیتی چپسکان من لإسپانی و لأوروپی دچه با کوالیتی چی زور جوان و زور برس. دوای ئەوە هاتین فکرمان کردەوە خۆمان زراعەتی پەتاتە بکەین و تیممان دروست کرد و کۆبوونەوەمان لەگەڵ جوتیارەکان کرد لەگەڵ جوتیارەکانی شارە زوور بەردەڕەش مووسڵ مەڵتقەی دهۆک و دەستمان بەوەش کرد و هەستاین
لە دەرەوەی وڵات لە هۆڵنداوە تۆمان بۆ هێنان و لەوەش هەر سەرکەوتوو بووین و زۆر دڵخۆشین بەوەی کە ئەمە هاتوین تەشجیعی ئەو کرێکارانەمان کردو ئەو فەلاحانەمان کردووە کە زراعەتی پەتاتە دەکەن زراعەتێکی زۆرمان کردووە و ئەلحەمدوللا نەجاحەتێکی زۆر باشی هێناوە و پلانمان هەیە بۆ مستەقبل کە خەتی دووەم دادەنین و زراعەتی پەتاتە زۆر زیاتر دەکەین لە کوردستان و زۆر دڵخۆشم بەوەی کە ئەمن توانیم ئەو خزمەتە بکەین. دوسات گەنجên bajarê Silêmaniyê di nava vê kargehê de kar dikin. Sîstemên hêla beramanînê û prosesa drûstkirinê ev dusat gencên henê pirê ve dibin. Heftê keç li ser hêla beramanînê û beşê pakêtingê kar dikin. Pêxweş in digel hevalên xwe di nava vê kargehê de kar bikin û ew genç dixwazin kargehên ewhayên mezin li bajarê Waniyê Silêmaniyê bên drûstkirin û avakirin. ئێستا ئێمە کارگەکەمان ڕۆژانە 75 تۆن پەتاتە دەکاتە چبس و زیاتر لە 200 کەس کە هەمویان خەڵکی سلێمانین و هەمووی گەنجی سلێمانیە و تەرکیزمان کردوتە سەر ئەوە کە هەمویان کورد بێت و خەڵکی سلێمانی و گەنج بێ و دەورەمان بۆ کردوونەوە چکە جیهازەکان زۆر متەتەوەڕن هەمویان فێر بوون بە سەرکەوتووی و ئەوە ئیشێکی زۆر زۆر باش دەکەن و ئێستا ئەمە پەخشی چپسەکەمان دەکەین لە 18 محافظە لە هەموو محافظەکان جوابدانەوەکی زۆر باشی هەبوو چووکە کوالیتەکەی زۆر بەرزە و سعرەکەشی زۆر مناسبە. Biryare heya dawiya îsal 23400 tonin petatayan ji cûtkarên Kurdistanê ev kargehe werbigire û bike çebis. ئێمە وەکو کارگەی لۆنا بۆ دروستکردی جبس و سناک لە سلێمانی لە تانجەرەوە ڕۆژانە 75 تۆن پەتاتە لە کێڵگەکانی و جوتارەکانی هەرێمی کوردستان وەردەگرین ڕاستەوخۆ لە کێڵگەوە بە بەڕات بە ساری بەڕات ئەگوازێتەوە بۆ کارگا و پاشان لە کارگا لێرە دێتە مختەبەر تاقیگا فەحسی تاقیگەی بۆ دەکرێت بۆ ستاندەردەر بێت کە ئێمە داماناوە بۆ کوالێتی بێت کە داماناوە وەرەژیرێت دوای وەرگرتی لە مختەبەر طبعا پەتاتەکە ئێمە ئەبێ کوالەتیشی بەرزی هەبێ کوالەتیشی بەرزی هەبێ کە بتوانین ئەو جبسەی لێ بەرهەم بهێنین دوای ڕاستەوخۆ دەچێتە مەخزەنەکانمان لە مەخزەنەکەمان دەچێتە بەشی سایلۆ دواتر بە پێی مەرحەلەکان دەگوازێتەوە تا دەکرێتە جبسەکان و بە نیسبەت کارمەندەکانمانەوە بە خۆشحاڵیەوە نزیکی 200 کارمەند لای ئێمە ئیشەکە بە 3 شەفت کە هەلێکی کاری باشمان بۆ مەنتیق ناوچەی سلێمانی دروست کردووە بە خۆشحاڵیەوە لە سەدانەوەی زیاتری ئافرەت و کچەکە لێرە ئیشەکە و هەلێکی کاری زۆر زۆر باشە کە دروستمان کردووە لەم ناوچەیە وە بە نیسبەت فرۆشتیشمانەوە ئێمە لە هەر هەژدە پارێزگاکەی عێراق وەکیلمان هەیە و ڕاستەوخۆ دەگوازێتەوە بۆ هەر هەژدە محافزەکان. Bînenên me Mêdî Kurdistana fêlahên pişmî dibînin hêla herî serekî ya evê kargeya bû drûstbûna çipsên petatayan. Her petatek dema dê destpêka evê hêla hene heya digehe beşê quality kontrolê an ku dibe çibis dibet heft beşan da derbas be. Di nava Mêdî Kurdistan da û niha gelme bin ez ê pêş me we ji girîngtirîn beşên evê hêlê slicer û blançerin ve ev her du beşên hene çil petataya dikin. Piştî beşê taqîgehê testên xwe encam dide glopa kes dide beşê beremanînê. Epî vî awayî petate diçine nava hêla beremanînê de.
همو پتاتا تین شیشتن و پاقش کرن بری بچن بشه سپیکر نه. همو پتاتین سپیکری کوم بکوم تینا بردست وانگنجن هنه وکه کوالیتی کنترول لسر دست پیکا هیلینه و چافدیری همو پتاتان دکن و ناهیلن پتاتا یانجی پرچه که خراب در باسی قناغن برمانینه ببه. هەرکە پاش دەرچوونی لە پشکنینی کۆنتترۆل پەتاتەکەمان بۆ دێت پەتاتەکە دەچێتە سایلۆ پاشان بەرەو قۆناغی شوشتن و پاش قۆناغی شوشتن بەرەو قۆناغی پاکردنەوە دەچێت و دوای قۆناغی پاکردنەوە دەچێتە قۆناغی وردکردن کە بریتە لە قاشقاشکردنی پەتاکە بە شێوەی توێش پاش ئەوە بەرەو بلانشەر دەچێت بۆ شوشتنەوەی اینجا دوای قۆناغی شوشتنەوە دەچێتە قۆناغی بلاوەرەکان بۆ پاش قۆناغی بلاوەرەکان لە پلەی 180 سیلیزیدا بۆ ماوەی نزیکەی 3 خولەک سوور دەکرێتەوە لێەوە دەچێتە بەشی کوالێتی و لێچیان جا دەکەنەوە تا ئەو کاتەی دەچێتە نێو ئامێری تام کە 6 تاممان هەن تا ئەو کاتەی دەگەنە قۆناغی لە کیسەنان به ئاوایەکی ڕۆبۆتیک پەتاتە دچن بەشی پەرچە کردنە پەتاتەیان دووفدا بە ئاوێتێن شیشتن هەیەش نیشاستەیە بێن دوورکردن دووفدا پەرچەیەن بچوو ئەپریاوی ئامیری ji navahêlê tên dûrkirin û dîvda petateyên din an ku perçeyên din diçin beşê din yên hêla beremanînê. Ev der beşê hûrbîniya çipsan e dema ji firnê tên derê ev keçin hene ji petateyên zêde hatîne sorkirin ji hêlê heldigirin û dûr dikin. Eskeriyên cipsan her wisa berhemên me yên komalî. Ev beşê niha eslê bijne beşê dram an ku beşê tamdarkirina cipsan. Ev beşanê gelek beşekî giring gel ser hêla beremanîne du kara dike. Hem cipsan tamdar dike heman demê de girêdaneke di nav bera beşê beremanîna cipsan petateyên siriştî û beşê paketîngê. Heman demê de di yek demê de dikare bi du hêlên beremanînê hemû cipsên hatîne beremanîn tamdar bike bi 6 coran. Ebriya van du asansoran çipis bi du taman diyek demde diçin li ser van mîzanên hene ji bo du beşan hatîne par vekirin. Her sê ji wan e bi awayekî hîro robotîk û teknolojiyeka berz ji bo sê amîrên pirkirinê bi qebareyên destnîşankirî û yên cuda çipsan dinêrin. Her amîrekî ji wan dikare di her xulekekê de heştêkî sin çipsan pir bike û bişîne berdestên karmendên beşê paketîngê. Bînerên me yên Mêdîn Kurdistan ev beşê pakêtkirina çipsên petateyên siriştiye. Li vî beşî 6 pîver an ku mîzanên hestiyar me hene el vê derê ev mîzanên hene ewan çipsên petatan ji beşê beremanînê werdigirin û dişînin 6 hêlên paketîn kirin. Ev 6 hêlên hene di her xulekê de heştê kîsên petatan amade dike. Teman demê de sercemê her 6 hêlan dikare 480 kîsên petatan di yek xulek de amade bike. 75 keçin bajarê me yê Silêmaniyê li ser van 6 hêlên paketîngê kar dikin. Ev 75 keçên hene sê cure box an ku kartonan amade dikin. Kartonên 12 kîsî, kartonên 24 kîsî, her wisa kartonên 48 kîsî û hemû karton jî ebriya van rêwrevên elektrîkî
دچن بەشێ کورگێ ئانکۆ وێرهاوسە. ئێمە لە بەرنامەماندایە لە چپسەکەمان بنێرین بۆ وڵاتی بەریتانیا، بۆ ئوردن و بۆ سووریا و بۆ فەڵەستین. لەبەر ئەوەی پەتاتەکەی ما پەتاتەی کوردستانە و ئەرزی کوردستان پەتاتەی زۆر باش بەرهەم دەهێنێ و هەمووشی بە مختبەر و بە فاسی مختبەر وەردەگیرێ و کوالێتی کۆنتترۆلمان زۆر بە قووەتە لەسەر ئەو چپسە. ئیساڵ بەشێ کوشتۆکاڵی و چاندنê di nava kargehê de bi dehan girê bez digel li cotkarên Kurdistanê girê dayne ji bo wergirtina petateyên wan e û petateyên taybetên pîşesazî li devera Mosal, Berdereş, Rovya, Şêxan, Xebat, Şarezûr, Pêncwîn û Kelar her wiha karîne 1000 tonin binetuan yên petateyên pîşesazî li ser cotkarên van hemû deveran belav bikin. ئێمە ئێستا لە یەکێک لە چڵگەکانی بەرهەمێنانی پەتاتین لە ناوچەی شارەزووری سلێمانی. ئەم چڵگەیەوە کەرێک لە چڵگەکانی کەی بەرهەمێنانی پەتاتە و ئەو پەتاتەیی بۆ کارگەی لۆنا تایبەت دروستەکرێ بە بەرهەمێنانی جبس و جیاوازی بەرهەمێنانی ئەم پەتاتەیە لەگەڵ پەتاتەی خۆراک لە دروستکردن و هەتا لە تۆوی پەتاتەکەەوە دەست پێیەکە هەتاکۆەوەی کە ئەگاتە گەورەکردن و جۆری ئەو سەمادانەی کە پێدرێ. ئەم چڵگەیەوەگەر چڵگەیەکی کەی ئێمە لە کوردستان ئاوهەوای ئێمە لە مانجی 2 بۆ مانجی 3 وەرزی داچاندنی پەتاتەکانمانە و لە مانجی ناوەڕاستی 6 بۆ ناوەڕاستی 7 کاتی هەڵگرتنەوەی پەتاتەکانمانە. ئێمە وەکو بەشی بەرهەمێنانی پەتاتە لە کارگەی لۆنا بە بەردەوامی لە پەیوەندیان لەگەڵ جوتیارەکانمان هەر لە کاتی چێڵانی یەکەمی زەویەکەیەوە لەگەڵیانین بە پێدانی ڕێنمایی و سەردانکردنی بەردەوام و چاودێریکردنی چێڵگەکانیان بۆی ئەو کواڵیتی پەتاتەیەمان دەست پێوە کە ئێمامانێ بۆ بەرهەمێنانی جبسەکانمان. Hebûna kargeha petatan li bajarê Silêmaniyê pîştevaniyeke baş e ji bo cotkarên bajarî û dewroberê bajarî. Ev dibe 2 sal cotkarên deverê bi baştirîn sîstem û jêr serperiştiya kesanin paspor di çandina petateyên pîşesazî de bi baştirîn kwalitî petatan ji bo vê kargeha mezin diçînin û berhemtînin. ئێمە کۆمەڵێ جوتیارین لە ناوچەی شارەزوو لە گوندی مەسەگان نزیکەی 3 ساڵێک ئێمە جۆرە پەتاتەکەین کە پەتاتەی پیشەسازیە بەکارێ بۆ جبس. ئەم ساڵ لەگەڵ شەریکەیەک عەقدمانەیە شەریکەیەکە لە سلێمانی کە ئەم پەتاتەمان لێ وەرەگرێتەوە بەکارێنێ بۆ جبس. لە ڕاستیە ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمەی جوتیار کە چاومان لە بەرهەمەکەمانە کەسێک شکە بین کە ئەم بەرهەمەمان کە ئینتاجەکەین لێمان وەرەگرێتەوە. دەستێکی کارە بۆ ئێمە ساخردنەوەیکی بازاڕی باشە. ئەبینم لە بازارە کە بەرهەمەکەی خۆمە بینم لە کیسا کە لە کیس کراوە تاکیدم کە ئەمە بەرهەمێکی ناوخۆیە خۆم بەرهەمێناوە جوتیارەکەی هاوڕێم گوندنشینەکەم بەرهەمێناوە بۆ من جێگەی دڵخۆشیە. کارێکی زۆر باشە هیوادارم حکومەت زیاتر پرەودا بەو پرۆژانە. ئەم پرۆژانە بەڕاستی پرۆژەی باشن ساخردنەوەی بەرهەمی جوتیارن بۆ ئێمە ئومێدە جێگەی هیوایە کە ئەبینین بەرهەمەکەمان بە باشی ساخە بێتەوە لە بازار. Xwediyê vê kargehê wê di demekî nêzik de hêlekediniya beremanîna çipsan di nava kargehê de zêde bike. Heya rêja beremanînê bigehîne 150 tonnan yên çipsan di rojekê de. لە پلانی کۆمپانیاکەمان زیادکردنی خەتیکەیە. ئەو خەتەی دووەم کە دای دەنین بۆ 24 سعات 150 تن پەتاتە وەردەگرێت و لە خەتی سێم بە هەمان تاقە. لە پلانماندا هەیە یعنی زراعەتی پەتاتە زۆر زیادکەین. یعنی ئەمە لە پلانمان ئێستا ئەو ساڵ پەتاتەی سناعیمان کردووە کە بۆ چ بز دەبێت.
بەڵام لە پلانی ئێمە پەتاتەی خواردنیش بکەین زراعەت بکەین لە کوردستان و قسەمان کردووە لەگە شەریکاتی هۆڵندی و ئامادەن ینی یارمەتیمان بکەن هاوکاریمان بکەن لە زراعەتی پەتاتە لە کوردستان لەبەرەوەی ئەو ئەرزەی لە کوردستان هەیە زۆر باشە بۆ زراعەتی پەتاتە و نەجاحەتی هێناوە و لە مەنتیقەی بەردەڕەش و مەنتیقەی مووسڵ و لە شارباژێر و لە پێنجوێن و لە هەڵەبجە و لە ئەوانە لە هەمووی زراعەتی پەتاتە دەکرێت و زۆر ئینتاجی زۆر باشی هەبووە و لە پلانی ئێمە ئەوەیە ئێستا 200 گەنج ئیش دەکات لە مەعمەلەکەمان ئەوە ببین بۆ 1000 گەنج و ساڵانە ئینتاجی پەتاتەش ینی بچێتە سەروی 50,000 تن پەتاتە. لە دهۆک هەولێر و سلێمانیە کارگەهێن ئەوهایەن مەزنن چپسان و وەرگرتنا پەتاتەیەن پیشەسازی دکارن دو ڕۆژێکێدا هەیە 700 تونن پەتاتەیەن پیشەسازی وەربگرن و بکن چبس ئەو بە کوواڵەتیەکە باش ji bo Kurdistan û Iraq û welatên cîran berhem bînin. Bi hezaran cotkarên Kurdistanê di vî buwarî de gel bi hezaran ji karmend û birîkar û kargehên çipsan mefayekê mezin ji van kargehên mêyên Kurdî wergirtîne.